ئاکام عومەر فەرماندەی هێزەکانی کۆماندۆ دوای 55 ڕۆژ لە برینداربوونی ئێواری ئەمڕۆ فەرماندەی هێزەکە هەواڵی گیان لە دەستدانی ڕاگەیاند. 19 تشرینی یەکەمی ئەم ساڵ لیوای کۆماندۆ ڕاگەیەندراویشی بڵاو کردەوە و ئاشکرای کرد کە لە کاتی ئۆپراسیۆنی هێزەکانیان بە سەرپەرشتی ئاکام عومەر لە سنووری تاوێرکەوەی ناوچەکانی پاڵکانە و زێنانە بۆمبێکی چێندرا و پێیاندا تەقیەوە و ئاکام عومەر بە سەختی بریندار بوو. ئەفسەرێک بە ناوی زوهێر محەممەدجانی لەدەستدا و 4 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. ئاکام عومەر دوای 10 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانەی فاروق لە سلێمانی گوازرایەوە بۆ نەخۆشخانەیەکی ئەڵمانیا. ئاکام عومەر لەدایکبووی ساڵی 1986 پارێزگای هەولێرە و هاوسەرگیری نەکردووە. ئەو لە دوای هێرشەکانی چەکدارانی داعش لە ساڵی 2014 وەک وەرجێر لەگەڵ هێزەکانی ئەمریکا و پێشمەرگەکاری کردووە. لە ساڵی 2015 بە بڕیاری شێخ جەعفەر شێخ مستەفا کە ئەو کات فەرماندەی هێزەکانی هەفتای پێشمەرگە بوو لیوای کۆماندۆ دروست کرا و ئاکام عومەر کرا بە فەرماندەی هێزەکە. کۆماندۆ هێزێکی مەشق پێکراوە و سەر بە هێزەکانی هەفتای پێشمەرگەیە بە هاوکاری هاوپەیمانان دروست کراوە و ڕاوێژکارە سەربازەکانی ئەوان مەشقان پێکردوون.